ڕۆشنایی و سەر و ژیوانامە و جافرسانی و سەردەم و دەسەڵاتیش. چی بەشێنە پەردەچوومە سەر و باس و یۆجە کەس و هێما دیارەکا و وێردە و نزیک و هۆرامانی کە ئاڵیچ جافرسان کوڕ و محەممەد سەعیدسانی کوڕ و عوسمانسانی کوڕ و عەلی مەردانسان کوڕ و دەروێژ بەگی کوڕ و بارامسانی و بە نزیکە و 15 پەشتا ملۆوە سەر و بەهمەنی یەرەمی. ماوە و دەسەڵات و جافرسانی 47 ساڵی بێن و چاماوەنە سان و فەرمانڕەوا و هۆرامان و بەش و لهۆنی بێن و وێش شارەکڵە و نۆسوڵێنە نیشتەنەرە و دەگاکێ تەرێش سپارێنێ بە کوڕەکاش یان برازایەکاش. دما و کوشیای محەممەد بەگی برایش جافرسان ڕاستەوخۆ سەر و دەس و شێخ عومەر زیائەدین و بیارێرە بوو بە سان و فەرمانڕەوا و ناوچە و لهۆنی و شارەکڵە و نۆسوڵێنە ئەرەنیشتە بوو. ئەگەر کوچێ و گێڵمێوە پەیوەڵتەری ڕازە و جەعەڵابیەی جافرسانی پیجۆرێنە. تاتە و جافرسانی یانی حەمە سەعیدسان و عەبدوڕەحمانی کوڕە گۆرەش قەڵاو جوانڕۆیەنە و بە تەشکیوی نامەردانە و بەفیت و فەرهاد میرزا والی سنەی و دەستکیسە و عەلی ئەکبەرخانی کاربەدەس و ئاوەختە و قاجارەکە کوشیە. چاوەختەنە هەڵای جافرسان لەمە و پیرۆزە خاتوونی ئەڵێشەنە بێن و دما و کوشیای مردەکەش پیرۆزە خاتوونە جوانڕۆوە لوێنە پێ دەگێوی لاو ڕوانسەری بەنام و دەوڵەت ئاوای و چاگە جافرسان پێڵا بیەن. دماتەر هەردەبێ گێڵێنێوە پێ نۆسوڵی و نزیک و ڕۆسەمسان براو جافرسانیانە درێژە شادان بەژیوای. دما و ئانەیە کە پیرۆزە خاتوونە جوانڕۆوە لوێنە پێدەگا و دەوڵەت ئاوای چاگە ساڵە و 1972 عیسایی وەراوەر و ساڵە و 1289 کۆچی جافرسان جەئەڵێ بیەن. سەردەم و حکومڕانی جافرسانیانە چن قومیایە و قومیێنێ پێسە و سەرهوردای جوڵیایۆ مەشروتەوازە کە جافرسانیج هەوادار و ئاجوڵیایۆ بیەن. سەردەم و حکم و جافرسانیانە عوسمانیەکەی تەپ شاکوان سەر و وەرنیشت و ئێرانی. پەلاماردای ئێرانی لاو ڕووسیای و ئینگلیزیۆ وەختێوەنە کە عوسمانی و ئەڵمانەکێج ئێرانە نەبێنێ. هورگیسیای ئەیوەم جەنگی جەهانی. کۆتایی قاجارەکە و سەرەتا و سەردەم و پەهلەوی یوەمی ڕەزاخان. سەرهوردای کوردەکە و داواکاری دروستکردەی دەوڵەتی بە تایبەت شێخ مەحموودی بەرزنجی کە هامسنوور و جافرسانی بیەن. بەرپابیەی شۆڕشی جەهۆرامان و کوردستانەنە سمکۆی شکاک. میانۆ ئاقومیایانە و دلی ئاگی جاوێنە جافرسان حکوومەت و دەسەڵاتی سەربەوێ هورسوورنی و دەسەڵاتەکەش یاسا و تەشکیلاتی ئیداری و سپا و نائیبولحکومە و منشی تەحریراتش بیەن کە نامێش عینایەت بەگ بیەن. جافرسان دمای ئانەیە چنی دەوڵەت و ئاوەختە و ئێرانی پەیوەندی شیویۆنە و سپا و پەهلەوی بە یاوەری ئابەگزادە کە وەڵتەر وێشا دابێ دەست و دەوڵەتیۆ تەبکوا سەر و هۆرامان و لهۆنی و ڕۆ و ویس و مانگە و کەڵە هەرز و ساڵە و 1970 کۆچی ڕۆجیاری سپا و پەهلەوی شار و پاوەی گەیرۆنە و فەرماندە و سوپێ کە نامێژ ئەلی ڕەزم ئارا بۆ ڕاو کەسایەتی ویۆ کە خەڵک و شار و پاوەیە بە نامۆ شێخ نەسرەدینی نامێ بکیانۆ پێ جافرسانی و قۆڵژ مڵۆپنە هیچ خراپێ و نەکەراوەراوەرش و ئەگەر بیجەنگ وێژ بڵۆ دەسە و ژیواییوی شەرەفمەندانەش پێدابین کەرە. جافرسانیچ پەیواچۆ نامەکێشەنە منویسۆ. ئەگەر ئیزم سانە سوپانێ هۆرامان و لهونی وەهارێ ویش و گرد و تفەنگچێکاچش مڵۆ دەسۆ. داواکاریەکە و سانی قبول نەکریا و پازم سانە ڕەزم ئارا و ئۆردووەکەش تەب شاکوا سەر و هۆرامانی و ڕۆ ویس و حۆت و مانگە و کەڵە هەرزی دەگا و نۆتشەی و ویس و هەشتیچ دەگا و نۆسوڵێ کە تەختگا و جافرسانی بێ کۆتێ دەس و دەوڵەت و سانی و 15 کوڕیش و 40 کەسێ جە تفەنگچیەکاش ڕاو دەگا و پاڵانیایۆ بە پەنابەری وێشادا دەس و دەوڵەت و ئاوەختە و عێراقیۆ. دمایی دەوڵەت و ئێرانی حۆلی فریش دێ عێراق جافرسانش بڵۆوە دەست بەڵام ئینگلیزەکە ناست چونکە وەڵتەریچ چەمداری جافرسانی کەرینێ و دەستشا دەستشۆبێ. جافرسان و کەسوکارش دووری وزیێوە پێ شار و ڕوومادی پاین و عێراقی 10 ساڵی چاگە مەنێوە کە دەسەڵات و ڕەزاشای کۆت
جافرسان ڕاستە و ڕاست ئاماوە پێ هەڵەبجەی و چاگە کوڕەکێش گلێرێش کردێوە و کەریمبەگی کوڕەگۆرەش نیاژ یاگۆ وێش. ساڵی دماینە یعنی ساڵە و 1942 عیسایی جافرسان دمای گوزەرنای 72 ساڵاجە ژیوای شار و هەڵەبجەیەنە کۆچ و دمایش کرد و زیارەتەڵان و دەگا و عەبابێلێنە ئەسپەردە و خاکی کریا.